ژنانی بەلوچ ڕەگەزێکی چالاکی بەردەوامبوونی شۆڕش. ئاخێزی ئازادی خوازانە و بەرابەری تاڵبانە ئێستا لەگەڵ هەڵکشان و داکشانێکە لە هەموو شۆڕشەکاندا بابەتێکی سروشتیە بەرەو هەڵکشان دەچێت. ئامادەبوونی بەرچاوی ژنان و لەوانە قوتابیانی کچ کە ڕۆژانە بەرینتر دەبێتەوە لە زمرەی پێناسەکانی ئەم هەڵکشانەیە. هەر لەسەر ئەم بەستێنە ڕاگەیاندنێک بڵاوکراوەتەوە لە ژێرناوی بەیانیەی ژنانی بەلوچ لە پەیوەستبوون بە بزوتنەوەی ژن، ژیان، ئازادی کە لە فەزا و لەسەر بەستێنی ئاخێزی ئەم دواییە و دوای کوشتارێکی جنایەتکارانە کە لە زاهێدان کرا بڵاو بووەتەوە و خاوەنی گرنگیەکی تایبەتە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە ئێمە ژنانی بەلوچ لە جۆغرافیای ئێراندا شەو و ڕۆژ لەژێر زوڵم و ستەمێکی چەندین لایەنەداین: ڕەنج، هەژاری، هەڵاواردن، بێکاری، نائەمنی و چەوسانەوەی هێزی کاری بەلوچەکان ئاسایی بووەتەوە. ئێمە ژنانی بەلوچ شان بەشانی براکانمان بەدەستەمی نەتەوایەتی، چینایەتی و مەزهەبیەوە ئازار دەکێشین و لە هەمان حاڵدا ژن بووین و ناموس نەتەنیا بۆ باوک، برا و مێرد بەڵکو بۆ تایەفە و دام و دەستگای مەزهەب و هەروەها دەوڵەتیش. ئەوان لە درێژەدا نەنووسن کە ژنانی بەلوچ لەگەڵ دەستپێکی ئاخێزەکانی ئەم دواییە خۆیان لە ڕێزی پێشەوەدا بینیوەتەوە. ئەوان نووسیویانە بە دڵگەرمیەوە لە پاڵ ژنانی کورد، لۆڕ، عەرەب، فارس و باقی نەتەوەکانی دیکەی ئێراندان و داوای ژیان و ئازادی نەتەنیا بۆ خۆیان بەڵکو بۆ هەمووان دەکەن. نووسەرانی ئەم بەیانیە لە درێژەدا نووسیویانە ئێمە تا بەر لەمە کۆمەڵێک سوژە بووین لە هەوڵی هەموارکردنی چەند بند لە قانونی هاوسەرگیری و تەلاق و خوازیاری هەڵاواردنی کەمتر لە دامەزراندنی بەلوچەکاندا و داوامان لە مەلاکان دەکرد کەمتر بەربە خوێندنی کچان بگرن. داوامان لە باوک و براکان دەکرد کچ و خوشکەکانیان بە منداڵی بە مێرد نەدەن. ژن کوژیەکانمان دەژمارد و ئاشکرامان دەکردن. لەگەڵ عێل و عەشیرە و یاساکانیدا دەسازین. هەوڵمان دەدا کاریگەریمان لەسەر پێکهاتەی سەخت و دژواری پیاوسالاری سەدەکانی پێشوو هەبێت و داوا لە دەوڵەت بکەین لە دەست تونند و تیژی بمان پارێزێ و ئیجازەی ماڵی ئەمن و پڕ لە ئاسایشمان بداتێ و بۆ بەرگریکردن لە دووگیان بوونی نەخوازرا و وەسایلی پێشگیریمان لەبەردەستدا بێت. ئەوان نووسیویانە کە لەمە بەدواوە نەک سوژە بەڵکو ڕەگەزێکی درێژە دەربە ئاڵوگۆڕ و چالاکێکی شۆڕش بە قازانجی دابینبوونی مافەکانی ژنان دەبن. ئەوەی کە ئەم ئاخێزەی دوایی بەرەو کوێ دەچێت و ئاکامەکەی چی دەبێت جێگای قسە لەسەرکردنی بەیانیەکە نییە. تەنیا تێیدا هاتووە کە ژنانی بەلوچ بۆ یەکجاری و بە شوروشە و قەوە لەگەڵ باقی هاوڕەگەزەکانیان لەسەر تاسەری ئێراندا ژن، ژیان، ئازادیان نەتەنیا بۆ خۆیان بەڵکو بۆ ژیانی هەمووانیش دەوێ. ژیانێکی کە هیچ سوڵتە و زۆردارێک و هیچ باڵا دەستێکی باوک، برا، مێرد، تایفە، دین و دەوڵەت بەسەر جستە و ژیانی خۆیەوە قبوڵ ناکات. بەیانیە ژنانی بەلوچ لە پەیوەستبوونی ژنانی پێشڕەو بە بزوتنەوەی ژن، ژیان، ئازادی دەرخەری ئەم ڕاستیەیە کە ئاخێزی ئەم دواییە جوڵە و هیوایەکی زۆری لە نێو بێمافترین و هەروەها لە نێو ژنانی ناڕازیدا پێک هێناوە. سیستان و بەلوچستانیش وەکو کوردستان ئاگاهانە و جنایەتکارانە لە باری ئابووریەوە دواکەوتوو ڕاگیراوە. ئەم دواکەوتوویە لە ڕژیمێکی دژەژنی وەکو کۆماری ئیسلامیدا زۆرترین بێمافی و گوشارەکانی خستۆتە سەر ژنانی بەلوچ. ئەم ڕێژەیە لە بێمافی کە لەلایەن سونەت و کولتوری سەرچاوەگرتو لە مەزهەبەوە بەسەر ژناندا سەپاوە، دوای ئەم ئاخێزە شۆڕش گێڕانەیە گەلێک ئاڵ و گۆڕی بەسەردا دێت. بەڵام سڕینەوەی ستەمی دەوڵەتی و ڕوخاندنی کۆماری ئیسلامیە کە ئامانجی ئەم ئاخێزەی ئێستایە.